زانا حەسان ماوەی 4 ساڵە ماڵی لە گەڕەکی مەلەداودە لە سلێمانی ئەم بە زەحمەت ئاوی دەست دەکەوێت و بەدەبا لە بەردەم مزگەوتی گەڕەکەکە ئاو بۆ ماڵەوە دابین دەکات و بە ماتۆڕەکەی دەیگەیەنێت. مەخەریکی چی؟ وەڵا ئاو بین بۆ خواردنەوەی تر ژیانمان ئەوە تا لێرە کەس حسابمان بۆ ناکاو بەدەبا هەمووی فەقیر و هەژارین لێرە دانیشتوین کۆمەڵە پارەی زۆری لە خانووی کاسەرە پرە 50-60 مەترە و ئەبێ بەدەبە ئاو بەرین بیخۆینەوە کەس حسابمان بۆ ناکا کەس لێمان ناپرسێ نە جادەوبانمانێ نە ئاو ڕۆمانێ نە ئاومانێ هیچ ژیانێکمان نییە. گەڕەکەکە زیاتر لە 1000 ماڵی لێە و جیرۆدەی بێ ئاوین مەلەداوێت لە باکووری ڕۆژئاوای سلێمانیە تۆڕی ئاویانیە و بیری زۆربەی ماڵەکانیش وشک بوون ئاوی شەمەکانیش یان توانای کڕینیان نییە یان بەریان ناکەوێت. بەڕاستی خەڵکی دیارە ناکە ئەم هەموو ئاوە بەگران ناکڕێت تەنکەرێ بە 15,000 هەر هەفتەی تەنکەرێکمانەوێ ئێتر داوامان کردووە دووسە جاریش لە داواکەین لە حکوومەت بۆمان چارەسەرکە کە ئاوی بەلوعشمان بۆ نەهێنن بە تەنکەر بۆمان دابینکەن یان ئاوی بەلوعمان بۆ کەن ناخۆشە بۆ ئێمە تایسێ ئەوان ئەم هەموو شوقە وام هەموو ڤێلاکرێ تایسێ نەگەڕاونەوە سەر ئەوە بڵێم مەلاداود ئەمە شتێکی بۆ بکەین کە ئەوان ئەم لێرە ئەم کۆمپانیا لێرە تایسێکیان بۆ نەکرد. بەگشتی ئێوە کێشەی بە ئاویتانێ مەلاداوە تۆڕی ئاوتان نییە تۆڕی ئاومەنی نەخەر چەند جاریش داوامان کردو لەسەر و خۆمانەوە قەرار بوو بە تەنکەر ئاومان بۆ دابینکەن بەڵام بەداخۆ نەکراوە نەوەڵان. ئێستا بۆ ئاو چیەکەن ئاوی تەنکەر نەبێ ئەی ئاوی بیر و شکات چیەکەن مەسەڵەن وشی کردو هەرچی بیرە وشی کردو ئێمە خۆمان بیرێکمان هەیە تقریبا 100 مەتر وشکی کردووە. ئەمەیەک لە بیرەکانی مەلاداودا بیرەکە حتا هەزمەکە خۆبە بەشی یەک جارێکان تیان وەتا ئێستا هەر بەدەستین ئاوەکەیە وای لێ هاتووە دانیشتوانی ئەم گەڕەکە دەڵێن خەڵک چۆڵی دەکات و بەرەو شوێنێکی دیکە دەڕۆن چونکە ئاوەدانی بە ئاوەیە و ئاو لەم گەڕەکە نەماوە. یعنی باوەڕم پێ بکە کاریگەری ئاو ئەوەنە زۆرە لە مەلاداودا بنە بۆ تێرمە وای لێ هاتووە خەڵک زۆربەی لەوانەیە بیفرۆشێ بڕوا چی بکە یعنی بۆ نمونە پیاوێکێتە ئەم سنوورەوە ئەبێ بە کرێچێتی مانگی 152,000 ناکرێە ئەگەر بێت و حسابی کرێت تەکسی و ئاو بکە یا بەعزە شتێ بکە لەوانە مانگی 500,000 پێ لێرە یعنی خەڵک گوزەرانێکی زۆر خراپیە لێرە. کێشەی بێ ئاوی سلێمانی هەراسان کردووە بەشێک لەو گەڕەک و ناوچانەشی تۆڕی ئاویان هەیە کێشەی کەماویان هەیە گرفتەکەش جگە لە کەمی باران لە وەرزی زستان و باراندا پشتگوێ خستنی سلێمانی لە ساڵانی ڕابردوو نەبوونی پلان و بەڕێوەبردنێکی باشی پرۆسەکەیە. ڕامیا عوسمان کەناڵی پەیام سلێمانی.